هەڵبەتە ئێمە لە لیژنەی ئاوەدانکردنەوە بەرهێنان لە پەرلەمانی کوردستان لە دوای ئەوەی کە بە داداچوونێکمان کردووە لە سنووری دهۆک و هەولێر و سلێمانی و گەرمیان و هەڵەبجە بۆ ئەو یەکەن نیشتەجێبووانەی کە وەزارەتی ئاوەدانکردنەوە لە ساڵانی پێشوو دروستی کردووە ئەمڕۆ هاتین سەردانی ئەم یەکەی نیشتەجێبووانەمان کرد کە کۆمەڵی شقە و خانووی دروست کراوە لەلایەن حکوومەتەوە هەرچەندە بۆ خۆی ئەمە جێگەی نیگەرانی ئێمەیەکە لە نزیگەی 10,000 یەکەی نیشتەجێبوون کە بە نسبەی جیاواز هەندێک لە یەکەکان 185 هەتاکو 95 هەندێکیان تا 100 ڕەنگە 99 تەواو بوو بێ بەڵام بە حکمەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەو کورتێنانەیان ئەو کولفەیە کە ئێستا پێویستە بۆ تەواوکردنی ئەم یەکە نیشتەجێبووانە پارەی بۆ سەرف بکە ئێستا بینی هەموو ئەو یەکانە لە دوای ئەوەی کە نزیگەی سەروی 500 میلیۆن دلار لەم یەکانە سەرف کراوە لە کۆی گشتی هەرێمی کوردستان ئەبینی ئێستا ڕۆژانە هەمووی خراپە پێشوشەکانی دیوارەکانی ڕوخێ ئەمە لە کاتێکدا ئەگەر بێت و حکوومەت بتوانێت ینی حکوومەت ئەگەر پلانی هەبێ و بە خەمی ئەو پارە و داهاتانە بێت ئەو خەرجانە بێت کە سەرفی کردو لە ساڵانی پێشوو ئەبوو ئێستا بیتوانایە ئەو کورتێنانە پڕ بکاتەوە بۆی هیچ نەبێ ئەگەر 10,000 خێزان سوود ببینن لەم یەکانە ئەگەر لێکدانی چواریشی بکەن خێزانێکی چوار کەسی نزیگەی 40,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان سوودمەند دەبێت بەڵام بەداخەوە بە حکمی نەبوونی پلانی و تۆکمە و باش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تاکو ئێستا نەتوانراوە ئەم یەکانە تەواو بکرێ بەڵام ئێمە ئێستا توین لە دوای ئەم بەدواداچوونەوەدا راپۆرتی خۆمان ئاراستەی ئەنجومەنی وەزیرانەکەین بۆ ئەوی بتوانن چارەسەری ئەم گرفتانە بکەن.